کوژرانی باڵیۆزی رووسیا لە تورکیا ڕێگر نابێت لە بەردەم کۆبوونەوەی مۆسکۆ و تاران و ئەنکەرە تایبەت بە سووریا. ئاوارەکان لە ئوردوگاکاندا گازەندە لە ژیان و گوزەرانی خۆیان دەکەن هاوکاتی هاتنی وەرزی زستان. کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان راپۆرتی ساڵانەی خۆی لەسەر ڕەوشی ڕۆژنامەوانان لە جیهاندا بڵاو دەکاتەوە. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنەکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنەکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. سلاڤین گەرم کاربدەست لێ تورکیا و رووسیاژی پشتڕاست دەکەن و کوشتنا باڵیۆزی رووسی لە ئەنکەرەی ئاندرێ کارلۆف دوشەمبێ پەیوەندیە وان خراپ نەکە لە هەمان دەمژی ئەمریکا کوشتناوی باڵیۆزی رووسی شەرمەزار دەکە و ئامادەبوونا خۆشی ji بۆ ئالیکاریە دلێ کۆلیناندا نیشان دەدا. پۆلیسê Tirkiye zalamek li berdem balyozxana Amerîka li Enqere desteser kir piştî çend gulek berdayîna asmanî. Ev rîdane piştî çend demijmêra bû ji teqekirin û kuştina balyozê Rûsya li Tirkiye. Di vê videoyê de kevne polîsekî Tirk teqe li Andrey Karlov balyozê Rûsya bû Tirkiye dikut û dikujit li dema pêşkêşkirina gutarekê li pêşengeheka hunerî. Bikû jî digot Allahu Ekber û ev tûl hildane di jî wekû gotî kuştina xelkê bêguneh li Sûriye ji aliyê Rûsya ve. هرچند آشکرا نبویه بکوژه 22 سالی پیوندی به چه آلیه که وهبت لی سروک روسیه دبیجت او حولکه بو تکدانا تکلین روسیه و ترکیه. В только что состоявшемся телефонном разговоре с президентом Турецкой Республики. بگومان افتاوانه پرووکاسیونه به مرما تکدانا تکلین روسیا و ترکیه. هر وصا بو تکدانا بزاوین آشتیه لسوریا. گو ایران و ترکیه و روسیا چند ولاتین دی کاری بودکن. اف بویره و نهیلانا تیروره بهستر بکه. هفدم لگل پیاما سروک روسیا سروکمار ترکیه به همان زاره و تبینی لسر بویره دا. ایریشا لسر بالیوز روسیا ایریشا لسر گل ولات ترکیه و ده پیوندیا من دا لگل سروک پوتین ام قایل بون لسر پاراستنا تکلیان و ام ده وکولین هفبش بکن. روسیا پشتوانیا سروک سوریه دکت لدما ترکیه پشتوانیا اپوزیسیون سوری دکت و تکلین هر دو ولاتان کفتنه د آستانگا دا پشتی ترکیه فروکک روسی لسالا بوری لآسمان سوریه خستی خواره لی پشتی داخوازا لی بورین جعالی ترکیه و تکلین هر دو ولاتان آسایی بون و پیوندیان روزانه هنه بتایبت درباره سوریه. شارزا باور دکن و هیا روسیا بو یرا کشتنا کارلوف بو قازانجا خود درباره سوریه بکار بیند. از باور دکم کشتن بالیوزی جعالی روسیا و بهته بکارینان او کارتکا به زد دانستاندنین بهین درباره سوریا جبرگ و راسیا برجوندین ما دگل ترکیه لسوریا یک ناگرن. لپیش دست بکرنا کمبونین به واجوا آشتیا سوریا لموسکو وزیر درویه روسیا سرگی لاوروف بجداهی دگل وزیرین درویه ایران و ترکیه کمبو بو دانستاندنان لسر قیران سوریا. هر یک جوان ولاتان اجندا خویا تایبت دپارێزت و خودان باندور دناف سوریه دا. وزارت درویه امریکا هرچند چتی بینی لسر کمبونا سیقولیا روسیا و ترکیه و ایران ندان لی بزاره وکی تند کشتنا بالیوز روسی شرمزار کرد. ولاتین یکگرتیا امریکا کشتنا بالیوز روسیا لانقره شرمزار دکن و ام سرخوشی لگل روسیا دکن و ام آمادن آلیکاری و لیکولینا بکن اگر جمع به خستن. هجمارکا لیکولین روسی گشتنا انقره بو بجداریه لیکولین لکشتنا بالیوز روسی کو پینا چتن پیوندی به هبونا دستین بیانی دوی بویاره دا هبت. خالد فتاح دنگی امریکا. هەر هیچ نەبێت لەم ماوەی ڕابردوودا پەیوەندیەکانی نێوان مۆسکۆ و ئەنکەرە بە هەڵکشان و داکشانێکی زۆردا تێپەڕیوە. ئەی بۆ لە مەودوعە چۆن دەبێت؟ دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەردوو وڵات دەڵێن کوژرانی باڵیۆزی رووسیا لە تورکیا کاریگەری نابێ بەسەر پەیوەندیەکانیانەوە. بەڕای تۆ وایە؟ نەخێر پێم وانە کاریگەری نەبێ کاریگەری دەبێت بۆ واتایی کە بەتایبەتی لە بواری ئابووری و لە بواری پەیوەندی گشتیدا کاریگەری دەبێت بەڵام ڕەنگ بێ لە بواری دیپلۆماسی و سیاسی ڕاستەوخۆدا ئەو کاریگەری نەبێ بە حکمی ئەوەی ئەم جاریان ئەردۆگان زۆر حوزری هێنایەوە و داخوازی لێبوردنی کرد لە پوتین و ئەمەش بە شێوەکان ئەو نەرجسیەتی لە پوتینە هەیە ئەوە تێر دەکا و ئەردۆگان دەرسێکی وەرگرتە بوو لە مەسەلەی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی ڕووس ئەم جاریان زۆر زوو داوای لێبوردنی کرد بەڵام
بەو واتایی کە مەسەلاً توریستی رووسیا یا پەیوەندیە بازرگانیەکان کۆمەڵی زۆر شت پێم وایە کاریگەری دەبێت ئیتر رووس لە تورکیا هەست بە ئارامی و بە ئاسایش ناکەن. ئەمە هەر ڕووسەکان بە تەنیا چووکە هەر ئەم ڕۆژ تەقەکردن ڕوویداوە لە بەردەم باڵێۆزخانەی ئەمریکا و هەروەها باڵێۆزخانەی ئێرانیشدا و هەردوو باڵێۆزخانەش داخراون. ئەم ڕووداوی کوشتنە لەگەڵ ئەم ڕووداوی تەقەکردنەیە ینی ئەنکەرە چۆن دەتوانێت متمانە بدا بە دیپلۆماتانی بیانی لە وڵاتەکەیدا؟ پێم وایە ئەو گەرمکردنەی لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا ئەو هەموو گوتارە سیاسیە توندەی ئەردۆگان و هاوڕێکانی و بەگشتی کۆمەڵگەی تورکی جۆرێک لە ئامادەبوونی هەیە بۆ ئەوەی ئەوانەی لایەنگریان لە بەشار ئەسەد کردووە یان ڕۆژ ئاوا بەگشتی چووکە گوتاری سیاسی تورکیا هەمیشە باس لە تیۆری پیلانگەری دەکا هەموو دنیا پیلان لە تورکیا دەکا تەنانەت ئەگەر نرخی لێرەی تورکی دابەزێتە خوارەوە ئەمە پیلانێکی دەوڵەتیە لەبەرەوە پێم وایە ئەو گەرمکردنە و زەمینە سازیە ئەمە ئەنجامەکەیەتی وە لەم ڕۆبەدەوە زۆر پێم زەحمەتە هیچ حکوومەتی تورکیا بتوانێت کۆنتترۆلی بکە بەو شێوەی جاران کە دەیویست. بەڕای جەنابەت ڕەوشی ناوخۆ لە تورکیادا چەندێک کاریگەری هەیە بەسەر ئەم بارە ئاسایشیەوە کە نوێنەرانی وڵاتان دەگرێتەوە لە تورکیادا زۆر بە کورتی تکایە دکتۆر فەرموو. بەڵێ ئەوە ڕاستیە کە پەیوەندی نێوخۆیەکان هەمیشە ڕنگ دەداتەوە لەسەر ئاستی پەیوەندی نێو دەوڵەتەکان ئەو هەموو کێشەیە لە نێوخۆی تورکیادا ئەوەی کە دەکوڵێ لە نێوخۆی تورکیادا قەت ناتوانێت ڕنگدانەوەی نەبێت لە پەیوەندی تورکیا لەگەڵ وڵاتانی تەدا چی بەلایەنی پۆزیتیو چی بەلایەنی نەگەتیو لەبەرەوە من پێم وایە ئەمە یعنی کێشەی زۆرتریش بۆ تورکیا ڕوئەدا لەگەڵ زۆر وڵاتاوە و ئەمە ڕنگدانەوەی دەبێت لەسەر پێگەی تورکیا لەسەر ئاسی نێودەوڵەتی. دکتۆر جەبار زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت. و دەرەنگیا دووشەمبێ شۆفەرێکی کامیۆنێک باری هاژۆتە ناو بازارێکی قەرەباڵغی کرسمسێ لێ جەرگێ باژارێ بەرلینێ پایتەختی ئەڵمانی 12 کەس کوشتن و 5 بریندارکردن. پۆلیس دەبێژە ئەو بویەر بمەبەست بوو و ئەو لێکۆڵینێ دیکەن لەسەر کاری ئەو دەبێژنی کارێک تیرۆریستی بوو. لە دامێ بویەرێ گەریدا و خەڵکێ خۆجەهی لە شاهیên berî کرسمسێ بوون لە نزیک کەنیسەیە کایزەر وێلهەم لە ناوەندێ بەرلینێ. شەوەرمەندە ئەڵمانیا گەلە مێرکل و کاتەڤایە گەلێ ئەڵمان غەمگینیان خوا دیار کرد و گوت کار بەدەست باوەڕ دکن ئەو کارێک تیرۆریستیە. Dies wäre besonders widerwärtig. ev bu her kesekî ji me pir zehmet û nahet qebûl kirin, demê gelek Almanî bûyne alîkarên penaberan, her wisa demê gelek xelkî pêdivî parastina me ye û dixwazin xwe di civaka me de biguncînin. پۆلیسان بەرگومانە گرتیا و دەستگەی ڕاگەهاندنی دەبێژن ئەو هاوڵاتیەکی پاکستانەیە پاریان دەمەکی زوێ ئەف ساڵ 2016 وەکا پەنابەر هاتیە ئەڵمانیا ئەو دەبێژن وی کامیۆن ji cihekî 2 kilometran dûrî cihê bûyerê dizî bû. Karbedestên Alman kamyon ji cihê bûyerê rakir vê bûyerê hêrîşa li bajarê Nîsiyê Fransî li tîrmeha par bîra Ewropiyan anî ku 86 kes têda hatibûn kuştin. Serhatî bû naverokê rojnameyên Almaniyên îro sêşemveyê wan zanyarî li ser bûyerê û li ser bergumanî jî zarê lêkolînên federalî û polîsan wergirtina ku hûrkarî nedana û wan jî eşkere nekiriye kanê egerên bûyerê çîne. Niha rastewxwe digel me ji bo ku em bizanin xelkê bajarê Berlînê çawa digel vê bûyerê dijîn Mecîd Hesso ku çalakvanek Kurd e li Berlînê digel me mixabin diyara Skype dest me keftiye. Kak Mecîd tu li Berlînê zanyariyên baş nagihene me çi heye çi heye tişme re bêjî ku hûn dizanin hêşta xelek pê nehesiya li ser vê bûyera do. Diyara me kêşeyek teknîkî heye digel Berlînê ku mêvanî me rastewxwe di wir digel me ye di ser bûyera ku duh rûdayê û êrîşek bi kamyonekê
بۆ سەر بازارێکی بەقەرە باڵغ لە دەمێ شاهین کریسمسی ئەسیبیدارم پەیوەندیامە باش بۆ ئەم بکارن دیگەل برز مەجید حەسوب ئاخەبن. تەرمێک لە نزیک مزگەوتێکی شاری زیۆرخ لە سویسرا دۆزراوەتەوە. پۆلیس دەڵێت تەرمی ئەو کەسەیە کە پێشتر چوو بۆ ناو مزگەوتێکە و تەقەی کردووە و 3 کەسی لە ناو مزگەوتەکەدا بریندار کردووە، دواتریش هەڵاتووە. پۆلیس هیچ وەردەکاریەکی تری باز نەکردووە و بریندارەکانیش خەڵکی وڵاتی سۆمالیان و لە نەخۆشخانە هێڵراونەتەوە. پۆلیس دەڵێت لێکۆڵینەوە بەردەوامە لەسەر ئەو کردەی تەقەکردنە. و خاچە سۆران نفنەتەوەی دیبێشتن 10 بازگەها ناڕۆژ ئاوای حەلەپێ لە باکوورە سووریە بۆ ڤەگوهاستنە مەدەنیان ژەڕەندەکێن ژێردەستێ ڕێکابەریە لە ڕۆژهەڵاتە باژار. پەیفداری خاچە سۆر دبێژە ڤەگوهاستن و ڤالاکردنە وان ڕەنگە هەتا ژی سڤیلە ڕەنگە هەتا بدرێژەهیا ڕۆژی هەر بەردەوام بە خاچە سۆر گۆتژی ژێ دەمێک و سەرهەڵدایان ئەو دەڤەردایەنە دەست لە گۆڕە ڕێکەفتنەکە ئاگربەستیا بە چاودێریە ئەنکەرێ و مۆسکۆ 25,000 کەس ڕۆژهەڵاتە حەلەبێ هاتنە دەرخستن لێ نەدیارەکە چەندی دێ دباژاردا مانە. لە پاش دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دەیان هەزار کەس ئاوارە بوون و خۆیان گەیاندۆتە ئۆردوگای تایبەت بە ئاوارەکان. وەک پامنێری دەنگی ئەمریکا دەڵێت ئاوارەکان گلەوگازەندەی خۆشیان هەیە هاوکاتی هاتنی وەرزی زستان. پشتی هاتنا وەرزێ زستانê û awarebûna zêdetir ji 120 kesan ji bajarê Mosulê bû kempa Xazir û Hesenşam û Dîbege bi goreyê lêdwanên awarên Mosulê ku roj bo rojê rewşawan xirabtir lê têtin û pêdawîstiyên werzê zistanê wek pêdivî li ser nahêne palvekirin mîna gazaspî û doşek û ciloberg. لا مساعدات لا فرش نبطاني هنا ونبارك و تشتك تنية كارتك يددن ما و دبيجن بشتي درو جان ورن بلا ام سردان عوام بكن تشتكي نادن ما بتاني ام تخوازن فقرن جيه خواه ام تشتكي ناخوازن. لا شوف الخيام شوف الخيام انت شوف داخل الخيام تماشای چادرا بکی بتنه ناف خیوتان آف لبن را دیتا جوره سبارت به آلیکاریان کارت که داینمه بله ام چوار ناگرین و هاریکارینین و خواردن نمایه ام لجم جیرانین خو خواردن تینن و از چه بیجم آزارین مگلکن تماشا بکه اف جناها یا 120 سالی جبر سرمایه گیان خوش دزدا و نوشدار همو دزانن دایکا هف جنامن بو. دیسان آوارên Mosulê dibêjin nedat perweriyek heye demê harîkarî li ser xelkî têne belavkirin. Ji ber ku beşekê awaran hatiye ji bîrkirin û rêjeka gelek kêm ya harîkariya digehîte destên wan. يعني مساعدات 1% ما يصنع ما يصنع يعني معنى كل ما يصنع. هاریکاری به رجا اگل ستین آگهی تمه. اگر هندک جارا بلاف کن چند کس اگوار دگرن اوین دنور ناگرن. هندی لیدو ترمپل دبازن ناراوسید. هر وسا سبارت گازاسبی هر هفته کی 20 لیتر ددنمه. ترا منا که خارنا خوشی پیدروز بکن. مدل التجهيزات اللي هنا. اوا ماوه چه روزانه از الویرمه و امنه کسین. بتنی حفظ و شک دانمه و حفظ بطنی. اف چه روزه از سردان وادکم لتشتکی دن نادن. بشک آواره های دو جاران هاریکاری ورگرتنه. گل هاتنا ورز زوستان گازندن آوارن موصل زیدتر لی هاتینه و دخازن جه آلیم پیوندیدار پتر هاریکاری آوان بکن. جبرکو در روشکا گلک خراب دا جیانا خواه بنه سر. کاو عمر دنگ امریکا دشتا موصل کمپا خازر. و ji bo handana penaberên Iraqê li Kampan hata vegerna malên xwe hikûmeta Iraqê milyon dînar nêzîkî 3,350 dolaran dide her malbatekê. 1500 penaberên seranserî Iraqî ku li bajarê Silêmaniyê bûn vegeriyane malên xwe piştî deverên wan ji Daeş hatin rizgarkirin. دوای بڕیارێکی حکوومەتی ناوەندی عێراقی سەبارەت بە پێدانی بڕی 4 ملیۆن دینار بۆ ئاوارانەی کە دەگەڕێنەوە زێدی خۆیان بە هەزاران خێزانی ئاوارە لە سنووری پارێزگای سلێمانی گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان و لە ئێستاشدا داواکاری بۆ گەڕانەوە بەردەوامە. فاکتەری سەرەکی دوو هۆکارەیەکیان پێم وایە ئەو
دافع ئامادەیە کە پاڵنەرێکی بژێوی ژیان کە 4 میلیۆن دینار لەلایەن حکوومەتی عێراقی تەرخان کراوە بۆ هەر ئاوارەیە کە بگرێتەوە شوێنی نیشتەجێبوونی خۆی ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووهەمیشی پێم وایە بەشێک لە ئارامی و ئاسوودەیی دروست بووە لە شوێنەکانی خۆیان، هەرچەند ئەمە ڕێژەیە یعنی لە 100% نییە. ئەم دوو فاکتەرەوەی کردووە کە بەشێک لە ئاوارەکان بگەڕنەوە. هەتا ئێستش لە خلالی ئەم دوو مانگە ئێمە بە بەردەوامی ڕۆژانە کاری دایرەکەمان کردنی نووسراوە بۆ گەڕانەی ئاوارەکان کە هەتا ئێستا توانم بڵێم زیاد لە 1500 خێزان گەڕاونەتەوە شوێن نیشتەجێبوونی خۆیان بەپێ و ئامارەی کە ئێمە نووساوەکەم بۆ لایەنی پەیوەنددار و لە پارێزگای سلێمانیەوە وێنەی نووساوەکانمان بۆ گەڕێتەوە. هەرچەندە دوای بڕیارەکەی حکوومەتی عێراقی بە وتەی بەڕێوەبەری نووسینگەی کۆچ و کۆچبەران گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان زیادی کردووە، بەڵام هێشتا چەندین خێزانی تری ئاوارە گوێ نادەن بۆ قەرە بووە مادیە حکوومەتی عێراقی بۆ گەڕانەوەیان و داوای مانەوە دەکەن لە هەرێمی کوردستاندا. ڕاپرسێکراوە بەنایەنە بەڕێژە لە سلێمانی لە سەدا ئەوەنە و لە بۆ نمونە لە هەولێر لە سەدا ئەوەنە و لە خانەقین لە سەدا ئەوەنە و لە شوێنەکانی قەزا و ناحیەکانیش تەمەنا و داوای مانەوە ئەکەن بۆی کە ئەگەر بکرێ بمێننەوە لێرە بەدوای ئەوەشی کە ئارامی و سەلامەتیان بۆ بگەڕێتەوە بۆ شوێنەکانی خۆیان و دافعی مادیش پاڵنەر بێ بۆ گەڕانەوەیان ئەوان لەوانەیە بەشێکیان هەر داواکەن بمێننەوە لەبەر ئارامیان لێرە لە کوردستانە. بەپێی دەستوری عێراقی مافی هەڵبژاردننی نیشتەجێبوون دراوەتە هەر هاوڵاتیەکی عێراقی. ئەمەش یارمەتی مانەوەی ئاوارەکان دەدات لە هەرێمی کوردستان و بربەستی یاسایی لە زۆر لێکردنیان بۆ گەڕانەوە بۆ زێدی خۆیان دروست دەکات. بەپێی یاسا و ڕێنمایەکان و عینەکان ئێمە لە هیچ کاتێکە لە حکوومەتیش بۆمان نییە کەس ئیجبار بکەین بە گەڕانەوە یا کەس ناچار بکەین بەوەی کە بمێنێتەوە. بەپێی ئامارەکان تا کۆتایی مانگی 5 ساڵی 2016 نزیکەی 65,000 خێزانی ئاوارە لە شوێنە جیاجەکانی عێراقەوە بۆ پاراستنی ژیانیان خۆیان گەیاندۆتە سنوورەکانی پارێزگای سلێمانی. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق دەستیان کردوێتەوە بە گەڕێکی تری دانوستاندن، وەک دەگوترێ بە مەبەستی کۆتایی هێنان بە چەقبەستنی سیاسی هەرێم و هەروەهاش چارەسەرکردنی قەیران و کێشەکانی تریش. سەلاح سەدیق چالاکوانی سڤیل میوانی کورد کۆنەکشنی ئەم ڕۆمانە. کاک سەلاح سوپاس بۆ ئامادەبوونت. وەکو جەنابیش داگاداری لە 2 ساڵ لەمەوە بەرەوە بەردەوام کۆبوونەوە هەبوو، بەڵام ئەو کۆبوونەوەانە هیچیان ئەنجامێکیان نەبووە کە بگوترێ ئاسۆیەک بۆ چارەسەر دەردەخە. کۆبوونەوەکانی ئەم جارەکە ئێستا دەستیان پێکردێتەوە، ینی پێت وایە خواستێک هەبێ بۆ چارەسەرکردن؟ پێم وایە فشار زۆرە. ئەم فشارانەی خەڵک وای کردووە کە لایەنە سیاسیەکان بیر بکەنەوە لەوەی بتوانن نزیک ببنەوە و ئەم فشارانش بەڕاستی لەو سنووری ئێستا زیاتر تێئەپەڕێ لەبەرەوەی بێزاری خەڵک زۆر زۆرە، حەجمی پێداویستەکان زۆر زۆرە، کەم و کوڕەکان ێژگار زۆرە و کێشەکەش ئەوەیە کە لایەنە سیاسیەکان هەموو ڕۆڵەکانی تر بینن لە هەرێمی کوردستانە، ڕۆڵی دەسەڵاتی تەشریعی و تەنفیزیژە بینن لە هەمان کاتە. لەبەرەوە خواستی خەڵک و ئەو فشارێکی خەڵک هەیەی وا لە لایەنەکانەکە کە بەرەو دانوستان بڕۆن و نزیک ببنەوە بەو هیوایەکە بتوانن متمانە دروستکەن، چونکە تا ئێستا متمانە نیە لە نێوان لایەنە سیاسیەکانە کە ئەمە کێشەی هەرە گەورەی هەرێمی کوردستانە. بەس بەڕای تۆ ینی ئەو فشاری کە خەڵک دەیکا، ئەوەی کە شەقامی کوردی دەیکا، دەبێتە مای ئەوەی کە متمانە بگەڕێتەوە بۆ لای لایەنەکان؟ پێم وایە گەر نەشی گەڕێنێتەوە ئەگاتە سنوورێک کە ئەمان بتوان ڕێبکەون لەبەرەوەی خۆیان بوونەتە هەموو سەرچاوی بڕیار و مەرجەعێک لە کوردستانە، لە غیابەوەی کە ئێمە دەستورێکی تایبەتمان نیە بە هەرێمی کوردستان، لە غیابەوەی کە دەستوری عێراق لە هەرێمی کوردستانە کاری پێ ناکرێ، لایەکی ترەوە کە دەسەڵاتی تەشریعی خازعە بۆ ئیرادەی سیاسی، دەسەڵاتێکی تەشریعی سەربەخۆنیە، هەموو ئەمانەوە کاکە هەموو لۆمەکان جارێکی تر بگەڕنەوە سەرسەری حیزب، لەبەرەوەی حیزب ئەو دەرگایانی هەمووی کۆنتڕۆل کردو لای خۆی، بەڵام ئەشگەنە واقعی کە لە ڕاستی انتخابات هەڵبژاردن نزیکە، لەبەرەوە ناچارم بۆی کە بگەنە شێوازێک لە ڕێککەوتن پێکەوە، گەرنا کێشەکان گەورەترە. بەڕای جەنابەت لایەنە سیاسیەکان تێگەیشتون لەو مەترسیانەی کە چاوەڕێیان دەکە ئەگەر بێت و ڕەوشی ناوماڵی کورد چاک نەکرێتەوە، لەو مەترسیانە تێگەیشتون لەگە گۆڕانکاری و پەرسەندنەکانی ناوچەکەدا کە دێن ئارە؟ بەداخەوە ینی خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێکی گەورەتری هەبوو لایەنە سیاسیەکان، چاوەڕێکانمانوەکو پێویست نەبوو، زۆر حەز بە پرسیارەتی نەکرا لەم قۆناغی ئێستاە کە هەرێم و ناوچەکە لە قۆناغێکی زۆر سەختایە، خاستن دوای جەنگی مووسڵ بێگومان وەزعی سیاسی بە شێوەی گشتی ئەگۆڕێ، لە بەرامبەر وەکو پێویست نەبوون لە ڕاستیە، لەبەرەوە لە ئەتوان بڵێم لە جێی متمانی خەڵکانین تا ئەمڕۆژ و جۆرێک لە پاشاگەردانی هەیە لە بڕوای خەڵک و متمانی خەڵک بە لایەنە سیاسیەکان، بڕوای من ئەبێت پەلە بکەن بۆی متمانێ بەدەست بێنەوە جارێکی تر.
لە زۆرێک لە وڵاتە دیموکراسیەکانە ڕێکخراوە سیڤیلیەکانە و ڕێکخراوانی کە داکۆچی لە مافە سیڤیلیەکان دەکەن ڕۆڵێکی کاریگەریان هەیە یاخۆ ئەتوانم بڵێم تا ئەندازەیە کە دەبنە فشارێکی ڕاستەقینە بەسەر لایەنەکانی دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستان چۆنە جەنابەت وەکو چالاکوانێکی سیڤیلی ئەمێ بە کورتی پێم بڵێ ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی دەتوانن ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردنی ئەم کێشانەدایاندا بەداخەوە تا ئێستا نەتوانەوە ڕۆڵەشی کاریگەر ببینن بەڵام ڕێکخراوەکان توانیوانە بۆ شایەک پڕ بکەنەوە لەو کەم و کوڕیانەی کە هەیە بە تایبەت لەو حەجمە گەورەی ئاوارەکە لە هەرێمی کوردستانە ڕێکخراوەکان توانیوانە ڕۆڵێکی باش ببین لە دابینکردنی خزمەتگوزاری و ئەوەی کە من پێش نیاریەکەمیا بە گرنگی بینم کە بۆ ماوەی ئایندە تەرکیزی لەسەر بکرێ ئەوەیە کە چۆن بتوانین فشار دروستکەین بۆ شەفافێتێکی زیاتر لە داهات و بەکارهێنانی داهاتی هەرێمی کوردستانە کە بڕۆین بەشێکی گەوراگەڕێتەوە بۆ نەبوونی شەفافێت بۆ نەبوونی حکومڕانی باش کە پێم وایە ڕێکخراوە ناوخۆی نێودەوڵەتەکان ئەتوانن لەویا ڕۆڵێکی کاریگەر ببینن کە ئەم بۆ شایە پڕ بکەنەوە لە ڕاستیە. ئەزمموی 25 ساڵی ڕابردووی ئەو لایەنە سیاسیانەی هەرێمی کوردستانی عێراق بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە با بڵین فەرمانڕەوای هەرێمەکە بوون بەگشتی و لە ماوەی ڕابردووشدا بزوتنەوەی گۆڕان تا ئەندازەیەک نە هەموو کاتەکە. لەم ئەزمونە 25 ساڵیەوە پێ دوایە ئەم لایەنە سیاسیانە بە شوێنەوە دابن کە شەفافێتێکی زیاتر هەبێ بە شوێنەوە دابن کە پردی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات زیاتر پێکەوە گرێ بدەن و ئەو کەلێنەی کە دروست بۆ بڕەوێتەوە. من پێم وانێ بەلایەنە سیاسەکان چارەسەر بکرێت ئەو پرسە لە هەرێمی کوردستانە پرسێکی مؤسساتیە دەبێت دەسەڵاتێکی تەشریعی تند لە هەرێمە هەبێ کە ڕێگانەیە گۆڕانکارە سیاسیەکان کاریگەری لەسەر پەرلەمان هەبێ کاریگەری لەسەر حکومڕانی یاسا و داگاکان هەبێ لەسەر ڕاگررتنی مؤسساتی حکومی هەبێ بە بڕای من ئەبێ ئەو پرسیارە جارێکی تر حکوومەتی هەرێم وەڵامی باتەوە ئەوەی کە دەسەڵاتدارە لە هەرێمە لایەنە سیاسەکانن بەڵام بە بڕای من ئەبێ لەم قۆناغە بازبین بۆ قۆناغێکی تر کە مؤسساتەکان بەهێزتر بکەین تاوەکو جارێکی تر نەچینۆژێر بەردەم فشار و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی بە بڕای من حیزب ئەتوانی هەموو گۆڕانکاریە بکە کەما خۆی ڕاستی کێشەیە. زۆر سپاس دەکەم کاک سەڵاح بۆ بەشداریت خوازم. بەپێی راپۆرتی ساڵانەی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەوانان لە ساڵی 2016دا ژمارەیەکی کەمتری ڕۆژنامەوانان کوژراون. بەڵام وەک لە راپۆرتەکەدا باسکراوە مەرج نییە هۆکارەکانی کەمبوونەوەی کوژرانی ڕۆژنامەوانان جێی دڵنیایی بن. Di pêşiya sala 2016 de yek ji rojnamavane dengê Amerîka di şerê Yemenê de hate kuştin. Emîkdadê Mocalî gorewşa mirovahiyê di şerê Yemenê de dişopan di êrişeke ezmanî bi serpereştiya Erebistana Siûdî de hate kuştin. Mocalî yek ji 48 rojnamavanên got di vê salê de jiyana xwe ji destan di nava şer û tund û tijiyê de. Goçê bi guleyan yan bêteqînan di nava şer de jiyana xwe ji destan wisa li gorî Komîta Parastina Rojnamavanan di raporta xwe ya nû de belav kirî. یەک ji tiştên herî balkêş ku ew tundutîjî û metirsîdarî li ser rojnamevanan dibe li cihên ku jmareka pir kêm ji xelkên wan karê rojnamevaniyê dikin. Bêtirî bûyerê kuştinê du welatên rojhilata navîn de bûne bi taybetî Sûriye, Iraq û Yemen. Got di Sûriye bê tenê de nêviyê jmara rojnamavanan li wir hatine kuştin. Lê li hin welatên din got diva ew aramtir û baştir ba ji bo karê rojnamavaniyê û parastina rojnamavanan. Mîna Tirkiye lê bi xwe nêzî sêr ji jmara rojnamavanên girtî di cîhanê de li Tirkiye hatine zindan kirin. Em dibînin ku ew deverên tundutîjiyê lê dibe deverên metirsîdarin li ser rojnamavanan. Her wisa jî em dibînin ku ev fişara li ser rojnamavanan dibe bigirtina wan di zindanê de ji ber xebat û rexneyên wan li ser mîdya civakî. Ew bi tinê ji bo bêdenkirina wan e. Mamosteyê rojnamageriyê Profesor Steve Reimer di riya Skype re şîrove kir gohin hikûmetê rênî asantir dîtine bo çavderîkirina rojnamavanan bikin got Rusya yek ji wan welata ye. Çi tamanên kuştina rojnamavanan li Rusya li sala 2013 divê raportê da tune ye. Lê belê Rusya bi şarezayî dizanit rojnamavan û rexnegirên hikûmetê bêdeng bikit ku pêwîstî bi kuştina wan nabet. Komîta Parastina Rojnamavanan got got neh ji navê deh bûyerên kuştinê herêmî bûn.
گوج عالیه گروپین سیاسی و رخصتنین چکدارین اسلامی هاتنه کرن و او توانبارن بکشتنا نیوی جمارا او روزنموانین گوج یانا خوش دستانه دناوا خبات و کارین خوده گود راپورتا سالا 2016 ده هاته دست نشان کرن. لی یمنی شرد نێڤبەراهەی زین هەڤبەندیە سعودی و حوثیاندا لە تەعز گەرم دەبە. هەردوو لایەنان بۆ دەمی 15 دەمژمێران لێ جهەکی استراتیجیک لێ دەرڤەی باژار شەر دەکرد دەستگەی ڕاگەهاندنا خۆجیژی گوت دێ شەڕێن دوی دووشەمێدا 6 شەروانên هێزên بەرخوادانê هاتن کوشتن و 8 ji hêzên حوثیانی. واشنگتن هێشتاش بە توندی قسە دەکات سەبارەت بەو دەنگۆیانە کە لەسەر دەستێوەردانی رووسیا هەن لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ئەمریکادا. وەک چاودێریش باسی لێ دەکەن دەشێ ئەم بابەتە کاریگەری هەبێ بەسەر چۆنیەتی وەڵامدانەوەی ئەمریکاوە بۆ هێرشە ئەلکترۆنیەکان. سەرۆکی هەڵبژێردرا و دانۆڵد ترامپ لە نێو خەڵکدا دەمەتەقەی لەسەر هەڵسەنگاندنی بەشی زانیاری نهێنی ئەمریکا سەبارەت بە چالاکیەکانی هێرش بۆ سەرتۆڕی کامپیوتەر کرد. مەسلەیەک کە بۆ کۆشکی سپی بۆتە پرسیارێک. مەگەر ئەوەی خەڵکی ئەمریکا بەڕاستی بیرکەنەوە کە پسپۆڕانی CIA، FBI و کۆمەڵی زانیاری نهێنی گەلێک لە ئەوانەی لە بەڕێوەبەرایەتیەکانی پێشودا کاریان کردووە و ئەوانەی کۆمارین لە رووسیا کەمتر جێگای باوەڕن. دەنا خەڵک دەبێت سەرنج بداتە ئاژانسەکانی زانیاری نهێنی کە دەیانەوێت بیڵێن. ئەوانەی ئامۆژگاری ترامپ دەکەن دەڵێن مەسلەی دژی رووسیا واژ نییە کە گرنگی پێنەدرێ. چینەکان باشن یەکێک لە شتەکان لە هێڕش بۆ سەر تۆڕی سیستمی کامپیوتەری ئەنجامی دەدەی ئەوەیە وە کەسێکی تر بچی کە ئەو کارێت تو وەک کاری کەسێکی دیکە بچێت. بۆ سەرۆکیەک کە توانایی بە ڕووسیەکان دەدات کە بێتاوانن ئەوە بە قوڵی زیان بە وڵات دەگەێنن. دموکراتەکان ئاماژە دەکەن کە کاتێک ترامپ دەبێتە کۆمانداری گشتی هێزەکانی چەکدار دەبێت پشت بە ئاژانسەکانی کۆکردنەوەی زانیاری نهێنی ببەستێت. پێم وایە پوتن بەدکارە، پێم وایە رووسیەکان لە خراپکاری بۆ هاکردن لە سەرانسەری جیهاندا گەلێک تاوانبارن. بەڵام هێندێک یاسادانەری کۆماری یا سکاڵا دەکەن بەڕێوەبەرەتی ئۆباما بێدابینکردنی بەڵگەیەک رووسیا تاوانبار دەکات. ئەگەر ئەوان بەڵگەیان هەیە بە پیشانی بدەن، هێشتا ئەوان بەڵگەیان پیشان نەداوە. ئێمە بەڵگە بە شێوەیەکی ئەوەندە پارێزراو دابین دەکەین کە سەرچاوەکان و شێوازەکان ئاشکرا نەکرێن، بەڵام لەگەڵ ئێوە ڕووڕاست دەبم کاتێک باسی ئاسایشی تۆڕی سیستمەکانی کۆمپیوتەر دەکەین زۆرشت بە نهێنی دەمێننەوە. هەر بەڵگەیە کۆ بکرێتەوە وەڵامێکی درێژخیان بە هەوڵی رووسیا بۆ زیان گەیاندن بە تۆڕی کامپیوتەر و بەگەشتی ئاسایشی تۆڕی کامپیوتەر دەکەوێتە نێو بەڕێوەبەرایەتی ترامپ. هەڵبژاردنین سەرۆکاتی ئەمریکا 2016 گەشتن قۆناغا داوی 538 نوێنەران کو دیبێژنێ ئەلکترۆل کۆڵج دوه دەنگی خوادان ئەگەرچی خانم هیلاری کلینتن نێزیکی 3 ملیۆن دەنگان پتر ji دۆنالد ترامپ دەنگی نابوون لێ ترامپ دەبە سەرۆکی 45 ئەمریکا. li bingehên electoral vote an ku encûmena dengdanê lê seranserê welat endam dengê xwe didin ji bo serokê Amerîka. دما خەڵکی ئەمریکا دەچن ساندقên دەنگدانê di meha 11 da dengê xwe bidin serok û cîgirê serok ew bi awkî rasterast ji bo mêr an jina destnîşankirî dengê xwe nadin. Ji dev lawê encûmena hilbijartina dawiya dawî serok hildibijêre. Mamostaya zanistên siyasî George Edwards bi rêya Skype di geldengê Amerîka axeft. هەر ویلایەتێکی دەستەیە هەلبژێران هەیە لە دوو ژمارە نوێنەرên wan li Kongrêsê û du sînatoran ku nûneratiya wan dikin ev bi hev radibîte hejmara encûmena hilbijêran. 538 hilbijêr bi giştî hene. Hillary Clinton li ser asta gelerî 3 milyon deng pitir bi dest anîn. Lê Donald Trump pitir ji heftê dengên encûmena hilbijartina pitir wergirtin. Lê hindek endamên encûmeneyên komarî gotin dengê xwe nadan Trump. Encûmena hilbijêran heta nûkekêm caran berûva jî nêrîna gel biryar daye. Ew jî hemîl dûrkêşên rijt bûne. Xuya ye ev jî kêşeke rijt e. Xwe pêşandan û rêveçûnên heftiyaborî li dijî sîstemê derketin û pêwîstiya guhortîna wê diyar kirin. Lê şareza dibêjin ev tune hîvî ne. Encûmena hilbijartina bi çi cihanda naçe û şandê ku têra guhertina encûmena hilbijartinan bike nîne. Bi nêrîna min ew dê li cihê xwe bimîne.
دەمەکی دا و هەلبژێران دەنگێ خوا لە ڕۆژا دوشەمبێ دان ئەو هەژمار بە فەرمی ناهێتە ڕاگەهاندن حتا ڕۆژە عینیە شەشێ مەهایەک لە کۆنگرێسێ. تا ڕۆژی هەینی داهات و کورکۆرنەکشنێکی نوێ هەر لە خۆشیە جەتان بێ. دەمێن وا ببینین خۆش و خودەحافیز.